ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 بە هیوای ئەوەی ڕۆژێکی پڕخێر و خۆشی دەست پێ بکەن بەیانێکی پڕوزە دەست پێ بکەن من هاژە غەفور لە کوردستان 24ەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی پرۆگرامێکی تایبەتی ڕۆژ باش بۆ هیواین کە کاتێکی سوود بەخش وەرگرن لەگەڵمان ئێمە هیچ لایەنێک و سێکتەرێکی ژیان وەلانانین لە ڕێگەی میوانەکانمان بێت لە ڕێگەی پەیامنێرانمان یاخود ئەو پاکێج و ئینهاوسانی کە بۆمان ئامادە کردوون هەوڵێن کە زۆرترین ئەو بابەتانە بخەینە ڕوو و ئەو پرسیانانەی کە ئێوە هەتانە لەسەری بۆتان ڕوون بێتەوە سەرەتاش بە کورتێک لە هەواڵەکان دەست پێ بکەین. سەرۆک بارزانی شەهیدکردنی خانەوادەی دارا ڕەئوف سەرکۆنە دەکات. سەرۆک بارزانی پەیامێکی لەبارەی شەهیدکردنی خانەوادەی دارا ڕەئوف بڵاو کردەوە و سەرکۆنەی ڕووداوەکەی کرد و هاوکات پرسە و سەرخۆشی ئاڕاستەی خانەوادەکەی دارا ڕەئوف کرد. هەروەها سەرۆک بارزانی دەستخۆشی لە دەستگا ئەمنیەکانی هەولێر کرد کە توانیان بە شێوەیەکی خێرا تاوانباری ڕووداوەکە ئاشکرا بکەن و دەستگیری بکەن. مستەفا کازمی سوپاسی مەسرور بارزانی دەکات. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق لە تویتێکدا لە هەژماری تایبەتی خۆی نووسیوێتی سوپاسی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان دەکەم کە توانرا لە هەولێر بکوژی خانەوادەیەکی سێکەسی لە بەغدا دەستگیر بکرێت. لەلایەن خۆشیەوە دژە تیرۆری کوردستان ڕایگەیاندووە بەپێی یاسا بکوژەکە ڕادەستی هێزە ئەمنیەکانی عێراق دەکرێتەوە. سکرتێری حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان ڕایدەگەێنێت مەسرور بارزانی نەبوایە حکوومەت ڕووخاپ. محەممەد حاجی مەحموود سکرتێری حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان ڕایدەگەێنێت وێڕای قەیران و ناخۆشیەکان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان توانی بەسەر تەواوی قەیرانەکان زاڵ بێت و دۆخەکە تێپەڕێنێت و چەندین پرۆژەی گرنگیش ئەنجامدا. ڕاشی دەگەێنێت مەسرور بارزانی نەبوایە حکوومەت ڕووخاپ بوو. سکرتێری حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان ئاماژە بەوەش دەکات هەر لە سەرەتاوە لە دەرەوە و ناوخۆ دژایەتی کابینەی نوێم کرا بەڵام ئەو کابینەیە خۆڕاگر و سەرکەوتوو بوو. حوت خاڵی چاودێری هێزەکانی تورکیا لە ئیدلیب بردومان کران. وەزارەتی بەرگری تورکیا لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە گروپەکانی سەر بە ڕژێمی سووریا لە ئیدلیب ناوچەی کەمکردنەوەی شەڕ پێرشیان کردووەتە سەر چەند خاڵێکی چاودێری هێزەکانمان. ڕاشیگەیان هێرشەکەی گروپەکانی سەر بە سووریا لە خاڵی حوتەمی چاودێری تێکشکێندراوە. ئەم هەفتەیە دووەم جارە هێزەکانی سەر بە حکوومەتی سووریا هێرش دەکەنە سەر خاڵەکانی چاودێری سوپای سووریا. سەرۆکی کۆمسیۆنی ئەوروپا ڕایگەیاند تا دێت بۆشایی نێوان تورکیا و یەکێتی ئەوروپا زیاد دەبێت. ئۆرسەلا ڤۆن دێر لاین سەرۆکی کۆمسیۆنی ئەوروپا ڕایگەیاند هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی تورکیا دراوسێکانی ملکەج بە داواکانی بکات. ڕاشیگەیان هانی قوبروس و یۆنان دەدەین هەماهەنگی تەواو لە نێوانیان هەبێت و بەیەکەوە پارێزگاری لە بەرژەوەندیە هاوبەشەکانیان بکەن. جەختیش دەکاتەوە ڕۆژ دوای ڕۆژ بۆشایی نێوان تورکیا و یەکێتی ئەوروپا زیاتر دەبێت و لە یەکتر دوور دەکەوتەوە لە کاتێکدا لە ڕووی جوگرافیەوە لە یەکتر نزیکن. کورتێک لە هەواڵە ناوخۆی و گیانەکانمان پێشکەشکردن ئێستاش بەڕگە و بابەتەکانی ناوڕۆکی پرۆگرامەکە دەخینەوە. وەک هەمیشە سەرەتای دەستپێکی ناوڕۆک بە بابەتێکی سەرنجڕان پێش دەست پێ بکەین کە باس لەواکەین دێوانە حەیدەر لە ناو دوکانێکی بچووک لە شارۆچکەی دەربەنی خان سەرقاڵی دروستکردنی گەرەستەی دەستیە بۆ جوتیاران. ئەو بە سیما و ڕیشە سپیەکەیەوە ماندوێتی ڕۆژگار و زەحمەتی کارەکەی بەدی دەکرێت. پێوەی دیارە کە چۆنە ئەو هەموو زەحمەتی کێشاوە.
دیوان حیدر پیشەی ئاسەنگەری لە 10 پشتیەوە بۆ ماوەتەوە. ئێستا خۆشەویستێکی تایبەتی بۆ ئاگر و ئاسن هەیە، بەڵام مەترسیشی لەسەر ئەو پیشەی هەیە کە ترسی هەیە لە ناوچوونی ئەو پیشەیە. با ئێمەش بەیەکەوە دەست و بازووی ماندووی ئەو پیاوە ڕیش سپێ ببینین. برایك وآموزايك معانا الزراعي واش خليجي مشنا وسا خاور وسا أحمر بلام آموزاي باوكم زول نهانا إيران لجوان رو لكرماشان لتعذابات همويان وسا أسنان خليجي مشنا لباو بابي منا وسا شمس لا وسا فتح لا وسا أسيلا وسا فيز لا وسا عبد الله أمانك شان خليجي مشنا ونسان لخدمات تايسامة لباو بافی منو حاول منم ایشه امیش منم وازیرم برام دوای خو موازیله چنین لبرو درامتی نه حج کار کاسبینی بیکین اما ورقه اما جوازي اللي معمله اللي الشركه اللي امانه اما خما ودسكدي كاين بدروداني كاين خصوصيه كاين هر عيب وعزيق بي خما وليقلينو تشاكي كاين بخاوني تيجي برا مسا امانتي وعملناه اما ورقه هات الدنيا كيتي اما سي صار سيفين صار من خليقه مشمه لباو بابير مو ماسو لما خليقه مشينا حتى بمرين خليقه مردشين اتي كزواي خماني خليقه بي پرۆگرامی ڕۆژباش وەکوتم لە سەرەتاشەوە بەو بەرگە و بابەتانەی کە ئامادەمان کردووە چەندین زانیاریتان پێگەنین لەگەڵەوەشدا بە شوێکی ڕاستەوخۆ ئەچینە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و لە ڕێگەی پەیامنێرانمانەوە ئاگاداری بارودۆخی شار و شارۆچکەکانە بین. ئێستاش ئاری حوسێنمان لەگەڵە بێ لە ئاکرێ. سڵاو لەبێ ئاری پێمان بڵێ چی هەیە ئێستا ڕەوشی ئاکرێ چۆنە زانیاری زیاترمان بیتێ. ولی سپیدهی و تماشاوانان باش بیتن ام دنوا پارک که لاکی دا النوا سنتر قضا کرد دنوا گرک که داد گلوینه کوپیرات تا گوتن گرک شهیدان که اف پارک هم دنوا داینه دیار کل سال 2014 اشعالی شالوانیا آکری و هاتیه درست کردن دیار الویده می حتی که گوید دامازراندن فرمانبر و نو کارمندان و هنه نکیه کم بو آن کو نمایا الویره روزانه حوالاتی که وی گرکی وی پارکی آن کو باغچه مازن بره و دبتن اوی تجی کریج کسکاتی و گل و دار و درختان جبو کو بزانین اوی بو چی افتشتکری و اف کار کوی کری ایدی چند خملک دا گرکی هر دی سان جبو یکی کو ام بزان ایدی او چواز شتن وی کاری بکش بر کو خو فرمانبر خدان کارک دیه چواز بده یا زو اوراد بد نوا وی پارکی دا کار دکتن چوال وکری حتی کاوی تشتیب کردن جبو یکی کو خدمت و گرکی کردن یا کاوت نفدل ویرا ما مستا فایق خود گل از خازم کو پرسین خار سیب کم ما مستا ماندونه ویدیو کم هاتین جتا ویگو جلین خاگار هکنه هم هاتن تو مجیل بویتا کارت کردن و وی باغچه دا چوال تکر تو وی باغچه وصف سخبری پر بی و بی برانبر و تو چه دمی پروژه دا کارت کش بر کو تو خدان کاری جی مدفد برای همه چطور که دریافت دارم الصلاة که گرم تر لگرمای هاوینه و زلالتر آب کانیه و تکل لگر
بهنا گله نرگزن آکرف گله خنافگرتی آراسته جناب هوای هجا و کارمندین ماندین ناسه کردستان 24 بکم تو گلک بخیر بی که یاری هر وقت آماجه پیکرد افجی تو بینی شینکاتی و حدیقه کل جل شاروانی آکرات بچه کردن بلا مخابن پشتی سال 2014 دشمجین دم پارلمان تیروسن داغش به سال آخا پیروز هرما کردستان دیارا و قیران دارایی و برینا بو جو موچه هرما کردستان شیان و طاقت باجروانی دانه بو که کارمنده که دانه تا ایرا خدمت ویرا بکد طبعا ایرا عرض که راپولوت و والا بو خلکش دریوه زانه که شگلش خود تشت زده خود پاشموت خانه و آواهی لیرا کن بکن چونکه وقت نزدیک خانه منه نزدیک مالا میدشم بزین و از گرک خود مالا خود زانم من پی باز بود که هلمته که بکنو اف لشوینا حکومت اف عرض والا شین بکنو بکنه کسکتی و داروبار اللي بتشینین دم هم گرک ما پاکش بید هم خدمت که بید بو خلک خود جمهوری خود ولات خود ما مست چند روزه چند دم جمیرات نوید کارت که خلک گرکی آنکو دورو بران چند خیر بخوش وی پارک دیت یا اوتینت نافدا چه دم تین نافدا قربان از بجم خدا کنه دست که کرفسه که ماندبون پیدوید اف حدیقه هم از نجی پیدوی ماندبونه یا ارکیا و کلادانه باور بکه از هموس بده بری بچم دوامه بچم سر ارکو کار خود چون که از همون ما مستما هم جی من مکتبه که هی سپیدا زورات بم ساعت 5 پونجنی حتی ساعت 8 از سخبیر ایراد کم و آفدانه و بجاره و خوابین کرده و من حتی اون که پتر دشمجم تشل بنا دارت ید برهم و ید ببرهم و لگال جمعه که زور گلوگیای ید جوان من شاندینا و خملو رب شکل جوان الحمدلله میدایا اف پارچه دیف شانو طاقت آخو چون که پارک که مزن برفریا بس طاقت ما هنده بویا اشیام اف هندی که هند بینن از خدمت لب کم و نکم بر بیتو و نکم اشک بیتو و نکم جناب بتشید گرک سپاس بودم مصطفی اگر هم جینا که بحث بگین دیاره که اف پارک که هم نو داینا پارک که مازن اید یا برفره لمشیا که هم و زاویه ان که اف جه هم نو داینا در بخین اگر نه پارک گلک یا برفره اوی زیاتری پنجی بنا دارن نو داینا چون همه کریا باغچه کو فریزی کی کسک حدیقه هم بجنه هر سان گلو دار و درخت ل در دور نوچن حتی بنین هجیر افریقیان جی چاندنه که اوانی خدمت مال دور بر هر سان گرک بگشتی کریا و به برام برجوی حوالاتی افکار کرینه بەڵێ ئاری بینیمان تۆ هەمیشە باسی قەلیە و خواردنە تایبەت و خۆشەکانی ئاکرەکەی بەڵام ئەم بەیانیە جیاوازتر ئەو کەش و هەوا پاک و خۆشە تۆ بێبەش نەبووی لێی بە هیوین هەمیشە کوردستان ئاوادان بێ و دەستخۆشی بۆ هاوڵاتیەش ئینشاءڵڵا بێتە نمونەیەکی باش بۆ هەموو هاوڵاتیانی دیکە زۆر سپاس بۆ تۆ ئاری بەڵێ ئەمڕۆ گرنگی دێن بە تەوەرێکی تایبەت کە هەڵبەت پەیوەندی هەیە بە ژیانی هەموو هاوڵاتیانەوە لە هەرێمی کوردستان ئەویش کە گرنگیدانی حکوومەتی هەرێمی کوردستانە بە بەرهەمی ناوخۆ و لە هەمان کاتدا هاوڵاتیانیش ئێستا هاوڵاتیان زۆر گرنگیان بە بەرهەمی ناوخۆ و بەرهەمی خۆماڵی هەم لە ڕووی سەوزە و میوە بێت دابینکردنی پێداویستی و خۆراکی ڕۆژانە بێت یاخود لە ڕێگەی یاخود بەرهەمی پەلەوەر و ئاژەڵیش بێت ئێمە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو بابەتە لەسەر ئەوەی کە بزانین تا ئێستا بەرهەمی خۆماڵی ئێمە یاخود بەرهەمی ناوخۆی ئێمە گەشتوتە و ئاستی کە بتوانین هاوردەی دەرەوەی بکەین بتوانین کە هەتا پێداویستی ناوخۆش بڕبکاتەوە میوانداری بەڕێز فراز سدیقمان کردووە کە بەڕێوەبەری گشتی سامانی ئاژەڵە بەخێر هاتی کاک فراز پێمان بڵێ ئایا بەروبوومی ناوخۆ بە تایبەت پەلەوەر و ئاژەڵ گەشتوتە و ئاستەی کە بەرهەمی ناوخۆ یاخود پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە و هاوردەشی بکەین سپاس بۆ جەنابەت طبعا ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ ئامانجی ئێمە ئەوە بووە لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو خوتە و استراتیجەی کە ئەو کابینە هەیەی هەمومان لا هێومان ڕوونا کە ئاراستەکە بەرەو ئاراستەی گەیشتنە بە قۆناغی خۆپژێوی و گەیشتنە بۆی کە پەرەی زیاتر بە بەرهەمی ناوخۆ بدرێت و ئەو بوارانەی کە تێیدا بەرهەمی ناوخۆ لە پاش بووە یان بە شێوەی لە شێوەکان پاش کەوتۆ بتوانین تەکانێکی پێبین و هەڵی سێنینەوە و دووبارە بی بۆ ژێنینەوە بەحقەت بواری سامانی ئاژەڵێکێکە لەو بوارە گرنگانەی کە ئەکرێت وەکو سەرچاوێکی باشی داهات سیر بکرێ یان
وەکو سەرچاوەیەکی تری داهات تەمەشا بکرێت و بێتە هۆکارێکی باش بۆ بنیان ناوەنەوەیان پەرەپێدان بە بواری دارایی و ئابووری هەرێمی کوردستان. تەوان لەلایەنێکەوە لەلایەنێکی ترەوە هەمومان نەزانین یعنی بۆ هاوردەکردنی بەروبووم پارێکی زۆرە چێتە دەرەوەی وڵات. کاتێک کە تۆ پەرە بە بەرهەمی ناوخۆ دەیت ئەو سەرمایە زۆرە ناچێتە دەرەوەی وڵات لە ناخۆی هەرێمی کوردستانە دەوەرانەکە و ئەوەکە بە حەقەت. بۆیە ئێمە لەسەر ئەو نەهجە و لەسەر ئەو بنەمایە ئێمە کۆمەڵە ڕێکارمان گرتە بەر واتوانیمان بە حەقەت لەو سێکتەرەوە بە تایبەت لە بواری پیشەسازی پەلەوەر کۆمەڵی بڕیار دەربکەین و ئەساسیاتی بژانەوە یان ئەساسیاتی ئەوەی کە ئێمە بگەینە قۆناغی خۆبژێوی لە بواری سامانی ئاژەڵ بە تایبەتی پیشەسازی پەلەوەر هەمان بوو. بەڵام تەنها بژانەوەی ئەویست تەنها گرنگی پێدانێکی ئەویست بۆی بتوانین دووبارە ئەم کەرتە بگەینەوە ئاستەی کە جێت مۆحی هەموو لایەک بێت بە حەقەت لە سەرجەم سێکتەرەکانی ئەم بوارەوەکو باسم کرد. بۆیە لە ئێمە لە هێلکەی خواردنەوە دەستمان پێکرد ئەو بابەتەمان قەدەغە کرد پرۆژەکانمان هەبوون بەڵام زۆربیان لە کار وەستا بوون بە حکمی هاوردەکردنی هێلکەی بیانی پرۆژەکان لە کار وەستا بوون و لەو تەوقیتەی کە ئێمە هێلکەی هاوردەمان ڕاگرت لەو تەوقیتە ئەو با بڵێن ئەو بەرهەمەمان نەبوو بتوانین دابینی بازارەکانی هەرێمی کوردستان بکەین. هەموو جارێوەتومانە بۆی ئێمە بتوانین بەرهەمی ناوخۆ بەشی ئیکتیفای ذاتی بکە و بەشی ئەو بکات پێداویستی هەرێمی کوردستان دابین بکات ئەبێ ئێمە بابەتی هاوردە ڕابگرین. خەلەلێک دروستە بێت زۆرجار لە نێوان ئەوەی کە بەرهەمی هاوردە ڕاگریت و لە نێوان تا بژانەوەی پرۆژەکانی خۆت لەوانەیە خەلەلێکی کاتی لە بازارە دروست بێت و بۆ ماوەیەکی محەدەد و ماوەیەکی کورت ئەو بەروبوومەی کە قەدەغەت کردووە لەوانەیە تا حدێک لە ڕووی نرخەوە بەرز ببێتەوە. باشە کاک فیراس ئەو بەرهەمانەی ئێوە قەدەغەیەکەن چی بەرهەمێکە زیاتر لەو کاتەیە چه ئەزمەیەک دروست دەبێت یاخود بە تایبەت ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستان پێویستمان بە چ بەروبوومێکە زیاتر کە لە دەرەوە بێنین؟ بەڵێ وەکو باسم کرد ئێمە ئەساسیاتی پرۆژەکانمان هەیە وەکو پرۆژە ینی ئەوە نییە بڵێ لە بنیادەوە دەست پێکەین ئەساسێک هەیە بەڵام بە حکمی هاوردە لە ماوەکانی ڕابردووە پرۆژەکان زۆربیان داخرابوون کە ئێمە بۆ نمونە هێلکەی خواردن کە باسم کرد کە ئێمە هاوردەکردنیمان ڕاگرت دووبارە ئەو پرۆژانە بژانەوە دووبارە خاوەن کێڵگەکان هەستان بە دووبارە دانانەوەی با بڵێن بەروبوومەکان و دووبارە نۆژەنکردنەوەی پرۆژەکانیان وەکو باسم کرد ئەو خەلەل لە کاتێکا دروستە بێت کە تۆ بەرهەمێک ڕائەگریت هەتا پرۆژەکانەکەونە سەرکار هەتا پرۆژەکان دووبارە ئەبژێنەوە ئەوی شێوێت هەموو جارێوتومانە ئێمە تحملی ئەو فترە زەمەنیە بکەین کە تیا نرخ بۆ ماوەیەکی محەدەد بەرزە بێتەوە بەڵام لە نەتیجەی نهایی ئێمە بینە خاوەنی بەروبوومێکی ناوخۆی خۆمان هێلکەی خواردن وەکو باسم کرد حقیقت خەلەل دروست بوو یعنی لە بازارە بەڵام بۆ ماوەیەکی کەم بوو ئێستا لە هەرێمی کوردستان ناتوانین بڵین لەو بەروبوومە بە تەواوەتی دابینی بازارەکانە کرێت و تا حدێکی باش هەندێک جار ئەو بەروبوومە هەناردەی دەرەواکرێت لە بابەتێکی تری بەروبووم هەر لە بواری سامانی ئاژەڵا ئێمە مریشکی تەواوی بەستومان قەدەغە کردووە ڕاگرتووە تا ئێستا احتیمالە لێرە و لەوێ بە شێوەیەکی کەم یان بە شێوازێ لە شێوازەکان وجودی هەبێت و ئەوانە بەڵام ئەوە بەرنامەیە لە داهاتووە بەرنامەمان بۆ ئەوە شەیە کە بتوانین ئەو بەروبوومەش کۆنتترۆل بکەین و لە بازارەکانە نەهێڵین. باشە کاک فراس ئەمە ئەرکەکانی ئێوە بوو کە کردوتانە بۆی کە گرنگی بن بە بەروبوومی ناوخۆ. ئایا هاوڵاتیان چه گرنگی دانێکیان هەیە بەو بەروبوومە یاخود لەو کاتەیە کە ئێوە باسیەکەن تا ڕادێک ئەزمەیەک دروستە بێت کە ئەو بەرهەمە ڕائەگرن لەوانەیە نرخەکە زیاد بکات بەڵام لەو کاتە ئایا هاوڵاتی چۆن ینی بەروبوومی ناوخۆ ئەکرێت زیاتر گرنگی پێیاد بۆی کە ئەمەی پێ باشتر بێت پارێکی زیاتری پێبات لەوەی کە لە دەرەوە بهێنرێت. ڕاستە طبعاً ئەو بەروبوومانەی کە بەروبوومی ناوخۆن هی هەرێمی کوردستانن خازعە بۆ سەرجەم ئەو ڕێکارە تەندروستی و ئەو زەوابتانەی کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتر بڵێن لە وەزارەتی کشتتوکاڵ ئەتوانین لەسەری جێبەجێ بکەین جیاوازە لەو بەروبوومانەی چەندین هەزاران کیلۆمەتر ئەبڕێتە تا گات هەرێمی کوردستان ممکنە ئێستا ئێمە باس لە بەرهەمی
بۆ نمونە مریشکەکەین ئێوە وەکو میدیا ئێستا توانن بچن سەردانی کێڵگەکان بکەن پیشانی خەڵکی بدەن یعنی چاودێریکردن و متابعەکردن و با بڵێن بەداداشون بۆ ئەو بەروبوومانە بۆ پرۆژانە ئاسانترە لەوەی کە لە دەروی وڵات ئەمە لە ڕووی ئەوەی کە دڵنیایەکە داتە هاوڵاتیان ئەو بەروبوومانەی کە لە هەرێمی کوردستانە بەرهەمدێ چاودێریکردنی و دانانی زەوابت لەسەری و دانانی ڕێکار لەسەری ئاسانترە لەلایەکی دیکەوە خەڵکی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردووە لەوانەیە شەرخێکە بوو بێت یان بە شێوازە لە شێوازەکان کە لێنێکە بوو بێت لە بینی ئەوەی کە بەرهەمی هاوردە هەڵبژێرێت یان بەرهەمی ناوخۆ حقیقەت ئێستا لە ڕووە نەتەوەیەکەشەوە خەڵک گەشتۆتە هۆشیاریکی نەتەوەی زۆر باش و گەشتۆتە ئاستێکی زۆر باش و زیاتر تەقەبولی بەرهەمی ناوخۆکات لەوەی کە دڵنیایە لەوەی کە ئەو بەروبوومە لەژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان و موسسات و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕووی تەندروستیەوە با بڵێن مەزمونترە ئەوەترە وەک هەمیشە باسی شەکرێ کاتێ بەروبوومێکی خۆماڵی هەیە لەنگ چێژی زیاترە لە برۆی کەمترین موادی کیمیایی تیا بەکار هاتووە خۆشمان هەم لە ڕووی خۆراکەوە ینی سەوزۆمیەوە بێت و هەم لە ڕووی پەلەوەریشەوە بێت بەڵام بۆ لە هەمان کاتە ئەو بەروبوومەی کە لە دەرەوەی زووتریش ساغە بێتەوە هۆکاری چیانی ئێمە خۆمان گرنگێکی زۆری پێین بۆ خواردنی بەڵام لەو کاتەشاکە لە دەرەوەیت زووتر ساغە بێتەوە ئەو بەرهەمەی دەرەوە ڕاستە طبعاً هەر شتێکی باش هەر بەرهەمێکی باش کولفەی تاجی بەرزە بێت ینی بتێنێتەوە زۆر جارێکێک لە لایەنەکانی ئەوەی کە بەرهەمی ناوخۆ تا حدێک لەوانێت لە ڕووی نرخەوە نەتوانێت منافەسەی بەرهەمێکی بیانی بکە بابەتی ئەوەیە کەرەستەی خاوی باش و کەرەستەیەکە لە جۆر و لە ئینەکەی نەوعەتێکی باشە بەکاردێت لە پرۆژەکانی ئێمە بۆیە سێرەکەی زۆر جار لە ڕووی نرخەوە ناتوانێت منافەسەی بەروبوومێکی هاوردە بکات ئەمە زۆر جار تەسیر لەوە ئەکات بەروبوومی ناخۆ لە ڕووی نرخەوە ناتوانێت منافەسەی ئەو بەروبوومە با بڵێن هاوردەیە بکات هەندێک جار سۆشیال میدیا بە شێوازە لە شێوازەکان ئێمە باسی بەرهەمی مریشکەکەین لە هەرێمی کوردستان ینی بە حقیقەت غەدرێکی گەورەیان لەو قەتاع و لەو کەرتە کردووە زۆر جار باس زۆر جار سۆشیال میدیا مەسەلەن یان میدیا بە شێوازێ لە شێوازەکان مەسەلەن هەمومان لە ماوەکانی ڕابردووە و چەند ساڵی ڕابردووە جۆمان لەوە بوو کە مریشکەوەین لە کێڵگەکان بەرهەمدێ بە دەرزی گەورە ئەکرێ و بە کۆمەڵی مەسایل طبعاً لە ڕووی زانستی و لە ڕووی علمیەوە هیچ ئەساسێکی نییە وانە کۆمەڵی سولالاتن کۆمەڵی شەریکاتی عالەمی گەشتونەتەوەی کە ئەو نەوعە سولالەیە بەرهەم بێنن کە بە کەمترین خواردن زیادە وەزنی بدات بۆ هەر بۆ بەرچاوڕوونی بۆ نمونە تۆ کێڵگەیەکی پەلەوەری هەیە لە کێڵگە پەلەوەریەکان جوشکەیەکی تیا تەمەنی 1 ڕۆژە لەگەڵ ئەو جوشکەیە بۆی لای هاوڵاتیان ڕوونتر بێ جوشکەیەکی مریشکی خۆمانەی لەگەڵا دانێ بۆ ماوەی 45 ڕۆژ سیرەکەیت کە ئەو 45 ڕۆژە تەواو بێت خۆ هەمان خواردنی خواردو و هەمان ئەوانەی کە لەو هۆڵایە دابین کراوە بۆی دابین کراوە سیرەکەی کاگاتە ئەو 45 ڕۆژە با بڵێن ئەو جوچکەی کە پێوترێ مەسلحە بە مستەلاح کوردیارێکی خۆمان جوچکە خۆمانەکە گەشتۆتە 3 کیلۆغرام 3 کیلۆغرامونی و بەڵام ئەوی تر هەر وەکوتەنی لە وەزنی خۆیەتی کیلۆمیەک بەڵامی ئەوەیە کە بەڵام خەڵکی جوازانە کە چێژی زیاترەوانی ئەوەی کە کیلۆنیەکە بڵێ مەبەستم چیە لێرەیە ئەوە کەفائی تەحویلی غیزایی باقوترە مۆزوعەکە ڕەبتی بەوە نییە کە مەسەڵەن مریشکە بە دەرزی گەورە کرابێ و هەر شتێکی عەمەلیش نییە تۆ قاعەیەک 50,000 مریشکیان 60,000 مریشک بێنی تۆ مریشکی دەرزێکی لێ بدەیت تۆمانە شتێکی عەمەلی نییە و کولفەکەشی زۆرەکەوێ کەواتەوە لە نزیکەوە چاودێری ئەو کێڵگانەکەن و دڵنیایی تەواویان بە هاوڵاتیان بەدڵنیا ئەو کێڵگانی ئەو بەرهەمانی لە هەرێمی کوردستانە 100% لەژێر چاودێری ئێمەیان و بەو ڕێکارە تەندروستی و زەوابتە ئیداریانە تێپەڕن کە ئێمە هەمانە وەکو باسم کرد ینی بەروبوومێک کە لە دەرەوە دێت نازانی لە شاحینەیەکە دێت چەندین کیلۆمەتر چی دڵنیایی کە ئێمە لە ڕێگا پەیشی نەکەوێت ئەم بەڕادی نەکوژێتەوە دووبارەنەی بەستێتەوە بەڵام ئەوانی لە هەرێمی کوردستان هەیە بەشی ئیکتیفای زاتی ناوخۆوەکە بەڵام حرەکەیەکی پێوێت داعمێکی ئەعلامیەوێت لێرە لەوێەوە توانیمان الحەمدلله تا حدێکی باش لە کۆمەڵی بەروبوومە بگەینەوە ئاستی کە ئێستا احتیمالمان لەسەر خۆمان بێت
زۆر باشە کاک فراس پلانتان چییە بۆی کە بەروبوومی ناوخۆ لە هەموو وەرزێکە لە هەموو کاتێکە لەو ئاستایە بێ کە پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە طبعا پلانەکان هەتا ئێمە کە لەگەڵ خاوەن پرۆژەکانە دانیشی و گفتوگویان لەگەڵاکەین و ئەوەی ویستی ئەوانەوە ئەوەی ویستی ئێمەیە لە یەک بینەوە مەبدەئەوە دینەکرێت کە ئەوەیە کە بەرهەمی هاوردە ڕابگیرێت هەتا بەرهەمی هاوردە ڕانەگیرێت یان تەحجیم نەکرێت یان بە شێوە لە شێوەکان وا بڵێن کەم نەکرێتەوە بەڕاستی نابێت چاوەڕێ ئەوە بکەینەوە بەرهەمی ناخۆمان بەو ئاستە بوو بژێتەوە کە جێ طموحی هەموو لایەکمان بێت لەو بوارەیە وەکو باسم کرد لە مریشکی لە هێلکەوە دەستمان پێ کرد دوای ئەوە لە مریشکی بەستووی تەواوە دەستمان پێ کرد و ئێستا باژمان لەسەر هێلکەی تروکاندن هاوردنی داناوە بە بەڕی دەسەند بۆ بژانەوەی کارتەکانی خۆمان ژێرخانێکی زۆ باشمان هەیە و دەستی کاری باشمان هەیە ئەوە شوکو سەرمایە کە توانین سەیری بکەین ئێمە ئەوە نییە بڵێ لە قۆناغی دروستکردن بینی ئەمە تەنها ئێستا لە قۆناغی ئەوەین کە تەنها بژانەوەیە ینی ئەوەی کە هەمانە بتوانین بە کۆمەڵی ڕێکار بۆ نمونە ڕاگررتنی هاوردە یان دانانی باش لەسەر کۆمەڵێ بەروبووم بتوانین ئەوانە بوو بژێنینەوە زۆر باشە کاک فراس ئەتوانێت گەر پێمان بڵێ ڕێژی چەند یاخود چەند تۆن لە ناوخۆی هەرمی کوردستانەوە ئەچێتە دەرەوە و بەروبوومی دەرەوەش یەتە ناو کوردستان طبعا ئەو بەروبوومانەی کە لە هەرێمی کوردستانە بەرهەم دێ لە بواری گۆشتی مریشک وا بڵێن ساڵانە ئێمە هەرێمی کوردستان پێویستیمان بە 145,000 تەن لە گۆشتی مریشکە هەرێمی کوردستان ئەوەی کە لە هەرێم بەرهەم دێت بە حەقت متەفاوتە طبعا بابەتی گۆشت بابەتێکە ڕەبتی بە مثلا کۆمەڵی مەسائلەوە هەیە بابەتی مثلا موچە و گوزەران و هەندێک جاریش مناسبات و ئاعیاد بۆنەکانیش تەڵەب لەسەری زیاتر بێت کاتێک تەڵەب لە هەرێمی کوردستان زیاد دەبێت ئەو بەروبوومە کەمترە چێتە ناوەڕاست و خواروی عێراق و بەعکسەوە بەو شێوازەیە بۆیە متەئەسرە بێ بەڵام ئەتوانین ئێمە بڵێن لەم بوارە گەشتینەتە قۆناغی ئیکتیفای زاتی ئێستا گەر 1 کیلۆ مریشک لە دەرەوە شاوردە نەکرێت ئێمە ئەتوانین هەرێمی کوردستان لەو بەروبوومە دابینی ئەو بەروبوومە بۆ هەرێمی کوردستان دەکرێت و هیچ شکالێکمان نیە لەو بوارە تەنانەت لە هێلکەی خواردنیشە ئێمە ساڵانە ئینتاژی ئەمە نزیکەی 1 ملیار هێلکەی خواردنە لە کاتێکە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستیمان بە 800 ملیۆن لە هێلکەی خواردنە یعنی ئەو متەفاوتە جاری وایە بۆ هۆی نەخۆشیەوە لەوانەیە کۆمەڵێ پرۆژە بۆ ماوەیەکی محەدەد و کەم لە کار بوەستن هەندێک جار شەگاتە لوتکەی ئینتاژ بەڵام ئەوەی جێی خۆشحاڵیە هەر بابەتێک ئێمە هاوردەکردنیمان ڕاگرتە بێت هەر سێکتەرێک و هەر بوارێک بێت دەرهاوێشتەکانی هەست پێ ئەەکەین و هەستەکەین خەڵک سەرمایەدار و وانەی کە حەز بە کارکردنەکەن لەو بوارە دێنە پێش و دەست بە مامەڵەی دامەزراندنی ئەو جۆرە پرۆژانەوە ئیسtismار دەکەن لەو بوارەیە بەڵێ زۆر سپاس بۆ تۆ کاک فراستە دەیق بەڕێوەبەری گشتی سامانی ئاژاڵ کە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان بۆ هیواین کە هەمیشە ئەو کەرتە لە بوجانەوەیە بێ و بێتە ژێرخانێکی باشی ئابووری بۆ هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ میوانداریتان زۆر سپاس هەر لەو بابەتامێنینەوە باز لەواکن کە جوتیارانی دۆڵی شاورێ لە سنووری ڕانیا بەرهەمی ترێی ڕەز و باخەکانیان کۆ دەکەنەوە جوتیارێ گەڵێت ترێ لە هەموو ناوچەیەک پێدەکات بەڵام پێویستی بە خزمەتکردنە ئەو جوتیارە بەراوردێک لە نێوان ئەو ترێی خزمەت کراوە و بە دەرمان ڕشێنراوە لەگەڵ ئەو ترێی کە خزمەت نەکراوە بەراورد دەکات هەروەها دەستخۆشی لە هەوڵەکانی حکوومەت بۆ قەدەغەکردنی هاوردەکردنی ترێ دەکات ترێ یەکەکە لەو نعمەتانەی خوای کە لە بەسرا و لە نوچی قەندیلی و لە گەرمێنی و لە کوێستان لە هەموو جەیەک ترێ دەبێ خۆڕادەگرێ بەڵام باشی و خراپی ترێی بە خزمەتە خزمەتی چاکی بکەی و ترێی چاکت دەداتێ و بەروبوومی چاکت دەدات یەکەمیان بڕین دووەم ڕشاندن دوای بڕینەیە ستا ئەوە ڕشاوە ئەوە ترێەکەیە بە خۆتان دەیبینن ئەوە ناز و نعمەتی خۆیە ئەوەیان هەر جیرانێکی منە
کە نەڕشاوە نیو مەترمان بینە یعنی 10 سانتیمان بینە سیممان بینە ئەوە نەتیجەی ڕشان و خزمەتکردنە و ئەوەش نەتیجەی خزمەت نەکردن و نەڕشاندنە. ئەو ساڵ بەعام ترێ خراپ بوو دۆی لێداوە دۆیە ئەو دۆیش شتەکە وەکو چۆن دەڵێ فتریە بەڵام ئەو فتریە وەکو کە شتەکانی دیکە گەرای دادەنێ ئەوەش ئەگە ساڵێکی نەتڕشاند و عیلاجت نەکرد بۆ ساڵی دیش هەندیسان بەروبوومەکەت خراپ دەبێ بەڵام ئەگە توانی ساڵێکی برشێنی و عیلاجی بکەی بۆ ساڵی دیکەش کەمتر دەبێتەوە بۆ دووەم ساڵ هەر نامێنێ. ئەو ترەیە پێی دەڵێن کەمالی ترێکە ترێکی زۆر جوانە زۆر بەتاما لە خوارد لە کاتی خواردنێشدا تۆزەگەگە نەگەی بێ مەزری هەیە کرپەکرپی دێ لەگەڵ خواردنێ ئەنجا وەک ترێکانی نییە ساڵک بەری هەبێ و ساڵک بەری نەبێ لە هەموو ترێکانی دی ئینتاجی زیاترە و خۆفرۆشتری شە و ئەوە پێی دەڵێن کەمالی. بەڕێی من وەیە وزارەتی زەراعە احتمام بە باغی ئینتاجی بدە. باغی ئینتاجی کابراکە گۆتی ئینتاجی خۆی تەرخانەکا بۆ ئینتاجەکە ژیانی لەسەر ئەوەیە و دەبێ هەوڵدا ژیانی خۆی بسوڕێنێ. جا ئەگەوا بوو ئەمە داواشم لە هەموو هاوپیشەکانم لە هەموو هاوسنفەکانم ئەوەیە هەر لە هەر کەسێک کە دەیەوێ باغ بکات یەک نەوع باغ بکە با پێشی باغ بکە بگەڕێ بسوڕێت چ شتێکی پێچاکە یەک نەوع بکە کە تو یەک نەوعەتە بوو لە یەک وەختدا بۆ سرف دەبێ بازاڕیشی دەبێ لە کاتی خۆشدا دەفرۆشێ و لە کۆڵت دەبێتەوە بەڵام ئەگەر زۆر بوو هەر یەکەی لە بەرشتەک هیچ ئیسفادەی نابێشکە. ئەمە وەکو جوتیار هیچمان لە وزارەتی زەراعە ناوێ هیچمان لە حکومەت ناوێ ئەمە دەمە ئەگەر هاریکاریمانکە دڵمان خۆش دەبێ زیاتر ئیشەکەی دەکەین بەڵام ئەگەر نەشمانکە با بازارمان بۆ چاکە ئیمەی خۆمان لە بازار یەلحان 10 ڕۆژی دیکە 5 ڕۆژی دیکە چیلۆی 1000 دینارەکە ئەگەر ئەوەی لە بەرەوەی کە ئەوان مەمنوعیەکەن کە مەمنوعیان کردی خۆمان هەڵدەستێت ئەنجا کاکە ئی خۆمان لەکوێ و ئیوان لەکوێ هەمووی مەوادی کیمیاویە و هەمووی مەوادی حافیزەی لێ دەدەن و دایدەنێنە ساردخانەی و چی لێ دەکەن و ئەوە تەبیعیە چۆن لە دارێ دەکرێت هەوا دەگاتە دەستی هاوڵاتی فەرقی زۆرە. ئیشم ئەو ئیشەیە و هیوایەتی منداڵیشم باغداری بووە پێشم لە هەموو ژیانێکی خۆشترە و زۆریشی لێ مرتاحم و ئەگەر بەخێوم نەکا هەر دەمەوێ و بەخێوم کا هەر دەمەوێ و هیچم دەستکەوێ و دەست نەکەوێ هەر حەزم لێتی و دەمەوێ. بەڕاستی ئەوەنە جوان پەروەردەی کردووە ئەو ترەیە یەکسەر حەزەچێتە سەری بە تایبەت بەیانیان کە میوەیەکی ئاوا خۆش و پاک بخۆی. بێگومان ئەو میوە یاخودە و بەرهەمە خۆماڵی کە باسیەکەین پێویستی بە کەشوهەوایەکی لەبارە. ئێمەش با بزانین ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان چۆنە.
ئێستاش باسی گوڵێکی تایبەت و جوان ئەکەین بۆتان کە گوڵی زەمەقەکانن کە بە پەری دەریایی دەناسرێن بە لێواری دەریاچەی بەیشەهیر سەر بە پارێزگای کۆنیا بڵاو بوونەتەوە. گوڵەکان لە کاتی خۆرهڵاتندا دەرەکەون و ئەگەشتێنەوە، بەڵام لە کاتی نیۆڕۆیانە دەچنەوە ناو ئاوی دەریاچەکە. ئەمەش نازداریە و گوڵە دەرەخات دیارە، ئەوەش دیمەنێکی سەرنجڕاکێشی هەیە و کۆمەڵێک ڕۆشنبیری ناوچەکەش چەندین ساڵە کار بۆ ناساندنی گوڵەکانەکەن تا بەیەک بۆ بیبینین جین ئەو گوڵانە چۆن ئەگەشێنەوە، چۆن خۆیانە شارنەوە. با درێژایی لێواری کەناراوەکانی دەریاچەی بەیشەهیر سەر بە پارێزگای کۆنیای تورکیا گوڵی زەمەقەکان کە بە پەری دەریا ناسراون بڵاو بوونەتەوە. گوڵەکان لە ناوەڕاستی مانگی ئایاردا چرۆ دەکەن و لە مانگی ئاب و ئەیلولدا دەگەشێنەوە. دوو ساڵی تەواوە لە ڕێگەی فۆتۆگرافرانەوە کار بۆ ناساندنی ناوچەکە و جۆری گوڵەکە دەکرێت. ئێستاش پلانی دروستکردنی سەکۆی تەماشاکردنی گوڵەکان و ڕێڕەوی گەیشتن بە گوڵەکان ئامادەکراوە. دوو ساڵ لەمەوبەر بۆ ئەوەی هەموو خەڵکێک بە جوانی بە دیمەنیە و گوڵانە ئاشنا ببێت کەوتینە خۆمان. سەرەتا لە ڕێگەی هێنانی چەند فۆتۆگرافەرێک کارمان لەسەر ناسانی ئێرە کرد. جگەلەوەش پەیوەندیمان بە پارکە نیشتیمانیەکانەوە کرد. ئێستا تەنیا لە ڕێگەی بەلەمەوە دەتوانین بگەینە گوڵەکان، بەڵام لە داهاتوودا دەتواندرێت بە پیادە بگەیتە گوڵەکان. چەند ساڵێک لەمەوبەر گوڵە زەمەقەکان کە بە پەری دەریا ناسراون لە کاتی گەڕانی ماسیگرەکان دۆزرانەوە. ئێستاش ماسیگرەکان هاوشانی کۆمەڵی ڕۆشنبیری کار بۆ ناساندنی ناوچەکە و گوڵەکان دەکەن. ڕۆژانە خەڵک بە بەلەمەکانیان بۆ ئەو ناوچەیە دەگوازنەوە. هەرچەندە ئێمە بە ئاسانی دەڕوانینە جوانی گوڵەکان، بەڵام بۆ خەڵکێکی زۆر بینینی ئەو گوڵانە تاموچێژی تایبەتی هەیە. سەرەتا بە هەوڵی شارەوانی و ڕۆژنامەنووسان ناوی باخی زەمەقەکانمان لێناوە. ئێستا ڕۆژانە بە بەلەمی خۆم خەڵک بۆ بینینی گوڵەکان دەگوازمەوە ئێرە. گوڵە زەمەقەکان یاخود پەری دەریایی با درێژایی 7 کیلۆمەتر بە کەناراوەکانی دەریاچەی بەیشەهیر لە پارێزگای کۆنیای تورکیا بڵاو بوونەتەوە. سروشتی گوڵەکان وایە لە مانگەکانی ئایار و حوزەیراندا دەکرێنەوە و لە مانگەکانی ئاب و ئەیلولدا بە تەواوی دەبیندرێن. هەرچەندە گوڵەکانی دیمەنێکی دڵفێنیان هەیە، بەڵام بەهۆی سەختی ڕێگای گەیشتن بە بینینی گوڵەکان هاوڵاتیان کەمتر دەتوانن لە بینینی دیمەنی گوڵەکان سوودمەند بن. ئێستش بە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. $100 ئەمریکی کە بەرامبەر بە 123,100 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 144,500 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی 158,000 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی بە 16,500 دیناری عێراقیە، 100 تمەنی ئێرانی 100,000 تمەن تەبعاً بە 4,500 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی عیار 24 388,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 21 340,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 18 290,000 دیناری عێراقیە. کەمپی جووەکان لە جەنگی دووەمی جیهانیەوە لە مۆزەخانەی بریندۆک لە بەلجیکا سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە ئەوە ڕۆژانە سەدان کەس سەردانی ئەو شوێنە دەکات. کەمپی جووەکان لە مۆزەخانەی بریندۆک تەنیا کەمپێکی ئاسایی نەبووە، بەڵکو دەسەڵاتدارانی ئەو سەردەما سەدان کەسیان لەو کەمپە زیندانی کردووە.
I'm a guide here, so I'm taking people around in Brendonk. Brendonk من ڕێبەرم گەشتیاران دەهێنمە ئێرە وەک پێی دەوترێت شوێنی ڕاگواستنی سیاسی بەندیخانەی جووەکان بەڵام تەنیا کەمپێکی ئاسایی نەبووە بەڵکو دەسەڵاتدارانی ئەو سەردەمە زاڵم بوون بە شێوەیەکی گشتی لە نێوان ساڵانی 1940 بۆ 1945 نزیکەی 3600 زیندانی کراو لێرە بوون و بەداخەوە هەمویان گیانیان لەدەستاوە هەمویان جوو بوون هەندێکیشیان ڕەوانەی وڵاتانی ئەڵمانیا و نەمسا کراون. lost their lives during the war. We are here to visit Fort Brendonk. ئێمە لێرەین بۆ ئەوەی سەردانی مۆزەخانەی بریندۆک بکەین چونکە بەلامانەوە زۆر سەرنجڕاکێشە دووەم جارە سەردانیێرە دەکەم باو باپیرانمانەوەی جەنگی دووەمی جیهان بوون زۆربەی کات ئەو ڕووداوانە بۆ ئێمە دەژێرنەوە ئێمە شاتوین بۆ ئەوەی سەردانی هەموو شوێنە بکەین. They are from the generation in the Second World War. بێگومان ئەو شوێنە مێژوویانە لە زۆرێک لە وڵاتان هەیە هەروەک چۆن لە کوردستانی چەندین شوێن هەیە کە پێشتر لە ژێر دەسەڵاتی ڕژێمی بەعسدا بوو ئێستا بۆتە مۆزەخانەیەک و چەندین کەس یاخود گەشتیارە چن و سەردانیەکەن. بابەتێکی دیکەمان هەیە کە ویش پیاوێکی بەسەڵاتچووی خەڵکی مالیزیایە بەهۆیەوەی کە حەز و خۆشەویستی بۆ پاراستنی ژینگەی وڵاتەکەی هەیە ماوەی 15 ساڵە دەستی بە کۆکردنەوەی شوشە و بوتڵە فرێدراوەکانی کەنار دەریا و ناو ژینگەی وڵاتەکەی کردووە و لەو ڕێگەیەوە مۆزەخانێکی بچووکی لەو بەرهەمە کۆ کردوتەوە و گەشتیارانیش سەردانیەکەن بۆ بینینی ئەو مۆزەخانە بچووکە. تانکۆ محەممەد علی مەنسوور پیاوێکی تەمەەن 74 ساڵەی خەڵکی مالیزیایە. خۆشەویستیم پیاوە بۆ پاراستنی ژینگەی وڵاتەکەی وای کردووە کە لە ساڵی 2005ەوە دەستی بە کۆکردنەوەی بوتڵ و شوشەی فرێدراوی کەناردەریاکانی مالیزیا و ناوژینگەی مالیزیا کردووە و تا ئێستا توانیوێتی 9000 جۆری جیاواز بوتڵی شوشەی کۆ بکاتەوە. خۆشەویستی من بۆ پاراستنی ژینگەی وڵاتەکەم وای کردوەکەم هەموو ساڵە دەست بە کۆکردنەوەی ئەم بوتڵە شوشە فرێدراوانە بکەم کە لە کەنار دەریا و ناوچە سروشتیەکانی وڵاتەکەم خەڵک فڕێ دەدەن من چێش لەم کارم وەردەگرم و ئاسوودە دەبم کەم کارە دەکەم. تانکۆ محەممەد علی جگە لەوەی کە خۆی ڕۆژانە بوتڵەکان کۆ دەکاتەوە هاوکات هانی خەڵکیش دەدات کە بوتڵە فرێدراوەکان ببەنە بەر ماڵەکەی و بۆ ئەم کارەش بڕەپارێکی کەمیان دەداتێ. ئەم پیاوە بە ساڵات چووە هەموو بوتڵەکانی کۆ کردوێتەوە و لە خانوویەکی بچوو کە لە دار دروستکراوە هەموو یانی داناوە وەکو مۆزەخانەیەکی بچوو بۆ گەشتیارانی ناوخۆی و بیانی بەردەستی خستووە. لە سەدا 95 بوتڵەکان لە کەناردەریەکان فڕێ دەدرێن و من لەوێ دەیاندۆزمەوە دەیان بەمە مۆزەخانەکان لە سەدا 5 دیکە بوتڵەکان لە ناو ژینگەدا دەدۆزمەوە خەڵک بە من دەڵێن کە شێت بووم بەڵام من شێت نیم و بە خۆشەویستیەوە کارەکەم ئەنجام دەدەم. مۆزەخانە بچووکەکەی تانکۆ جگە لەوەی کە جۆرەها بوتڵی جۆراوجۆر و ڕەنگی لە خۆ دەگرێت هاوکات هەندێک بەرهەمی دەستی ئەم پیاوەشی تێدا نمایش کراوە کە هەمووی لە شوشەی شکاو دروستکراوە و سەرنجی گەشتیارانی ناوخۆی و بیانی بۆ خۆی ڕاکێشاوە. دەنافەرێقی کوردستان 24 زۆرێک لە ئێمە بەردەوام مۆبایلەکە بەدەستمانۆیە لە گیرفانمانەیە خو لە جانتاکەمانە بەڵام باز لە سوودەکانی باز لەواکەین کە چەندێ زیانی هەیە هەڵگرتنی ئەو مۆبایل لەو شوێنانە یاخود بەردەوام کە بە دەستمانەوە بێ مەترسی هەیە کە مەترسیەکانی هەڵگرتنی ئەو مۆبایل لە گیرفانە
پزیشکان باسییان کردووە شارەزایانی رووسیا ڕایانگەیان هەرچەندە ئەنجامی پێچەوانە و دژبەیەک لەبارەی هەڵگرتنی مۆبایل لە گیرفاندا لەسەر جستەی مرۆڤ هەیە بەڵام ئامۆژگاری گشتی ئەوەیە کە نابێت مۆبایل لە گیرفان هەڵبگیرێت چونکە بەهۆی کارۆمۆگناتیسیەوە پرۆسەی بایۆکیمیاویەکانی جەستە ئەشێوێنێت بۆیە نابێت مۆبایل لە گیرفاندا هەڵبگیرێت ئەو زۆر جەرباز لەوە شەکرێت کە نابێت لە ژووری نووسندا یاخود ئەو شوێنەی کە منداڵ لی خەوتووە یاخود خۆمان لی ئەخەوین مۆبایل لێبێ لەبەرەوەی ئەو کارۆمۆگناتیزیانە کاریگەری خراپێ بێ و چۆن ئەو توێژینەوەش باس لەوە کراوە. بەڵێ گەنجێکی دانیشتووی گوندی دەڤەری بارزان خاوەن بەهرێکی سەرنجڕاکێشە کە لە مناڵیەوە لە بواری میکانیکدا داهێنانی کردووە کە دوجار گەیشتە قۆناغی دروستکردنی ئۆتۆمبیل کە بەشی زۆری پارچەکانی خۆی دروستی کردوون و ئۆتۆمبیلەکەشی ناوی گوندەکەی لێناوە. جۆرێکی ئۆتۆمبیلی قەبارە بچووکە و دروستکراوی دەستی گەنجێکی کووردا. عەبدوڕەحیم گەنجێکی دانیشتووی دەڤەری بارزانە و قوتابی پەیمانگەی کۆمپیوتەرە. جیاواز لە خوێندنەکەی خاوەن بەهرەیەکە و خۆی لە دروستکردنی ئۆتۆمبیل دەبینێتەوە. کارکردن لە میکانیک خولیای منداڵی بووە. ساڵانی ڕابردوو چەندی نامێر و تەنانەت ئۆتۆمبیلیشی دروست کردووە. ئەف سۆرە منۆ دروست کردی بە کەلوپەلێت کوردی ئەوێت کوردستانی زوو باس ماکینە و تۆتوێت شەریکی نەیدی خرشۆسی و تشتێوێ خەرمە بخۆی چێکرێ دەستگۆی لە حیمێ و کوسەرە و دڕێ ڕۆستی زۆر دەستگۆیت بۆش بەدەستێت من نەبین نەکو زۆر بۆشتر دۆ چێ بیتن تێت کچکۆتی دۆ زۆر تشتە دۆ چێکم وەڵامی دۆ پێ تعجب بیدۆ بێت تێ کتوفتە چێکردە منیش ئەش تعجب تبێ من گوتی ئەوە تشتێکی ئۆسۆنە من چێکردە بە هوتیان پۆگە تشتێکی زیاتر چێکم دێ چ بیتن. دوایین داهێنانی دروستکردنی ئەو ئۆتۆمبیلەیە کە بزوێنەر و گێڕی ماتۆرسکیلە بەڵام خۆی گێڕێکی دیکەی قورسی بۆ داناوە کە توانای سەرکەوتنی بە شوێنە سەختەکان هەیە و بە بەنزین کار دەکات و خێراییەکەشی 80 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. ئەبجێت کو سۆرێت تۆزە هەندێک سۆرە نۆچن باساوا دێچیتن جێ زۆرێت بەڵن سرعەتیش هەشتەیە ئەو زیاتر ڕەنگە بچی باس زاختەی ئەسلێنەوەکەم نەوێرم چمانەوە بۆژێ ڕۆڵام بێ من ڕۆگیت ئەگەر شوڵەکە 5 دقە بیدێن میکەنە سعاتە کندێن من ڕۆدگرن ئۆڵام ڕسمۆتگیری ڤیدیۆ لێدگیریتن داوان دێت کات بێنێ دێکڕین لە تا کۆ دێفروشێ بەلێ ئەس نۆفروشم. لە دروستکردنی عارەبانەیەکی میکانیکی بیرۆکەی لە بواری دروستکردنی ئۆتۆمبیلی دەست پێ کرد. ئێستا گەیشتۆتە قۆناغی کامەڵبوون کە زۆربەی بەشەکانی خۆی دروستی کردوون و بۆ داهاتووش بیرۆکەی ئەوەی هەیە پەری زیاتر بە ئۆتۆمبیلەکەی بدات. عەبدوڕەحیم ئۆتۆمبیلەکەی بە ناوی گوندەکەی خۆی ناوناوە و شوێنی شۆفێر و سەرنشینێکی تێدا دەبێتەوە و بۆ گەڕان و پیاسەکانی بەکاری دێنێت. تەیفور محەممەد کوردستان 24 دەڤەری بارزان. بێگومان بەهرە و تواناکانی گەنجانی هەرێمی کوردستان هەمیشە ئەبینرێ و ڕەنگایەتەوە لە ئەو کارانەیە خۆ بەرهەمانەی کە پیشانیان ئەویژێکی بوو لەو گەنجانەی کە تواناکانی لە دروستکردنی ئۆتۆمبیلێکدا دەرخست بوو بۆ هیواین کە هەمیشە گەنجان و هەموو هاوڵاتیانی کوردستان لە خۆشی و سەرکەوتنە بن. ئەمڕۆ کۆتاییم هێنا بە پرۆگرامی ڕۆژ باش بەو هیوام کاتێکی سوودبەخشتان لەگەڵا بەسەر بکرێت.